حکوومەتی ئیسلامی ڕوودبووەتەوە و هەموو عەیب و ئارەکانی کەوتووەتە بەرچاو. حکوومەتی ئیسلامی ئیتر شتێکی بۆ شاردنەوە نییە. ڕازەکانی ڕژیم ڕۆژانە لە پەناوپەسێ و تاریکخانە دیجیتاڵیەکانەوە دێتە دەر و دەکەوێتە بەرچاو. تازەترین نمونەی دەستڕاگەیشتن بە سایتی وەزارەتی ئیتلاعاتە. خامنەئی لە ماوەی چەندەیەی ڕابردوودا گەلێک هەڵەی ئستراتیژیکی گەورەی کردووە. لەم نێوانەدا ڕەنگە گرنگترینیان بۆ مانەوەی حکوومەتی ئیسلامی دوورخستنەوە و فڕێدانی ڕەفرمخوازەکان بووە. ئەو ئیسلاحخوازانەی کە بۆ وەلی فەقی دۆر و نەخشی زەربەگیر و فریودانی جەماوەری خەڵکیان هەبوو. ئێستا کە دەسەڵات یەکدەست بووەتەوە، ئیسلاحخوازە خانەنشینکراوەکان هەندێکیان زیندانی و یان لە حەسری خانەگیدان و یان بە ناچاری بەرەو وڵاتانی دیکە کۆچیان کردووە. خامنەئی ئەم سەرپۆشەشی لە دەستداوە و ڕوود لە بەرچاوی خەڵکدا ماوەتەوە. ئیتر سیاسەتی مەزلوم نەمایانەی گیانی بێنرخ و جەستەی عەیبداریشی ناگاتە فریای. ئیسلاحخوازەکان وەلانراون. کۆمەڵێک چاپلوس و گەندەڵ بوونەتە خاوەن دەسەڵات کە بێجگە لە بەڵێ قوربان وێژی، بێجگە لە سەرکوت و وڕێنەکردن هۆنەر و توانایەکی دیکەیان نییە. قەیرانە سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی، دیپلۆماتیک و ژینگەیەکان ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەرینتر دەبنەوە. ناڕزایەتی بەرین لە نێوخۆ و دەرەوە دەستی ناوەتە بینی ڕژیم و وەڵامی حکوومەتیش درۆ، سوکایەتی و سەرکوت و جەنایەتە. ڕژیم کۆنترۆڵی بارودۆخەکەی تا ڕادەیەکی زۆر لەدەستداوە. کاربەدەستانی ورد و درشتی حکوومەت باس لە سەرکوتی خەبات و ئاخێز دەکەن. لە حاڵێکدا قوتابخانە، زانکۆکان، شەقام و چەندین ناوەندی کرێکاری لە ناڕزایەتی و مانگرتندان. خەڵک بەتایبەت ژنان و لاوان چاوەڕێ پاشەکشەی حکوومەت نەبوون و ژمارەیەکی زۆریان بەکردەوە سەرپۆشی ئیسلامیان لاداوە. ئاخووندەکان بەجلی ئاخووندیەوە ناتوانن بە هاسانی خۆیان وەدەربخەن و گەلێک جار مێزەرەکانیان خراوەتە خوارێ. حکوومەتێکە 43 ساڵ پۆشینی ئیسلامی بەسەر خەڵکدا سەپان، تێزابی کرد بە دەموچاوی ژناندا، ئێستا ئاخووندەکانی بەجلی ئاخووندیەوە ناتوانن دەرکەون. لە سیاسەتی دەرەوە دانی درۆن یان پەهباد بە ڕووسیا، ئیتیۆپی، ڕێکخراوە تیرۆریستیە شیعەکان لە عێراق، سووریە و لوبنان حکوومەتی بەرەوڕووی تەحریمی جددیتر کردوێتەوە. ڕۆژنیەکە هەواڵی دەرکردنی نوێنەرانی حکوومەت لە مەراسم و ناوەندە نێونەتەوەیەکان بڵاو نەبێتەوە. لە نێوخۆ ئێران حکوومەت بێجگە لە سەرکوت ئامرازێکی دیکەی بەدەستەوە نییە. ئیعتیبار و شەرعیەتی نییە. بێزار و بێتوانایە. تەنانەت ناتوانێ ئەمنیەتی خۆی دابین کات. بەڵگە سڕیەکانی ئاشکرا دەکرێن. تەنانەت سایتە زۆر ئەمنیەتیەکانیشی وەک دامەزراوەی ئەتۆمی هاک دەکرێن و زانیاریە مەحرەمەکانی ئاشکرا و بڵاو دەکرێنەوە. خەڵک زیاتر لە پێش و هیوادار و خۆشببینن بە ئاڵوگۆڕی سیاسی و ڕووخانی ڕژیم. هێزی سەرکوتگەر زۆریان ماندوو بەهیوا بوون. حکوومەتی ئیسلامی ڕوود بووەتەوە و هەموو خەڵکی دنیا عەیب و ئارەکانی ڕژیم دەبینن. ئاسۆی ڕووداوی مێژووی ڕووخانی حکوومەتی منداڵکوژ دەرکەوتووە. ئیتر قسە لە ئیمکانی ڕووخانی ڕژیمی ئیسلامی نییە. بازباسی ئەوەیە کە ئەم ڕژیمە سەدە ناوەڕاستیە تا چەندێدی کە دەتوانێت لە بەرامبەر ئەم گوشارانەدا خۆی ڕابگرێت.